ئەوەی کە جێی سەرنج و تێبینیە بۆ فۆکسی بەشێک لە میدیاکان لەسەر کەرکووک بەم شێوەیە چڕ بۆ لە کاتێکدا ئەمڕۆ بینیمان لە بەشی زۆری ناوچە جێناکۆکان ئەو ناوچانی کە ئەکەونە چوارچێوەی مادی ١40ەوە پاشەکشەی هێزی پێشمەرگەکرا و هێزەکانی سوپای عێراق و هێزی حەشدی شعبی لەو ناوچانە بەڵام وەکو پێویست ئەم ڕۆماڵانە نەکرا وەکو پێویست باسی لێوە نەکرا تەنانەت ئەو تەکنەلۆژیایی لە هەنێک لە میدیاکانە بۆ کەرکووک بەکارهێنرا وەکو تۆ ئاماژەت پێکرد کیلۆمەتر بە کیلۆمەتر پاشەکشە کیلۆمەتر بە کیلۆمەتر ڕووداوەکانی کەرکووکیانە گواستەوە لەو ناوچانە نەبینرا. ظروفی سیاسی پەیوەستە بە ظروفی ئەعلامیەکە پەیوەستە بە ظروفە سیاسیەکەوە کە کاتێک کە تۆ ئەجەندا سیاسیەکە ئەیەوێت پلان و ویستەکانی خۆی جێبەجێ بکە لە ڕێی چەوە جێبەجێیەکە لە ڕێی ئیعلامەوە جێبەجێیەکە بۆچی فێن خەم باسیەوە ناکەی بەس باسی دوێنێ نەکەی باسی 16 ئۆکتۆبەر نەکەی کەناڵەکانی پارتی دیموکراتی کوردستان بە تایبەتی ڕوودا و ئەو کەناڵی تر چەند ڕۆژێ پێش ئەوەی کە حەشدی شعبی جوڵە بکات کاتێک کە سەرۆکۆمار لە سلەیمانی بوو بۆ ئەوەی دیالۆگ دروست ببێت لە نێوان هەولێر و بەغدادا ئەوە بانگەشەی شەڕانەکرد ینی تەنانەت سەرکردەکانی حەشدی شعبی و میدیای عەرەبی سەریان لەوە سوورما بوو کە بۆچی میدیای پارتی جاڕی شەڕیاوە ینی تەنانەت گەشت بوونەوە ئاستەی کە چاودێرە نێودەوڵەتەکان بڵێن خودی دەستگای پاراستن سەربەپاتی دیموکراتی کوردستان سیناریۆیشی تایبەتی بەدەستەوەیە بۆ سلماندنی ئەم قسانەی من ئەتوانن میدیا نێودەوڵەتیەکان پێش چەند ڕۆژێک ینی 14 و 15 و 13 ئۆکتۆبەر متابعە بکەن دەرەکەوێت کە ڕای نێودەوڵەتی لەسەر ئەو ڕووداوانە چۆن بۆ لەسەر ئیعلامی پارتی چۆن بۆ دنەدانی ئەو بارودۆخە ئەوە لەلایەکەوە ئەمڕۆ کە لە کاتژمێر 5:30 بانیەوە متابعی میدیام کردووە تا ئەم کاتێک هاتوومە بەرنامە بە هیچ دێڕێک بە یەک وشە ئەو کەناڵی ڕاگەاندانە باسی ئەوە ناکەن کە پێشمەرگا هێزەکانی پێشمەرگا بەداخەوە ئێمە ئەوواڵین ینی پێشمەرگی پارتی و یەکێتی بەداخەوە باسی کشانەوەی پێشمەرگاکەین ینی بە چونکە ئەم دواتر ئەم قسانەمان پێ ئەفرۆشتەوە ینی ئێمە پێمان خۆش بوو کە هێزی پێشمەرگە بیا وتایە هێندە بە هێزە حەشدی شعبیشکان حکومەتی بەغدای ڕووخان دەوڵەتی بەداخەوە ینی ئەمانە لە 5:30 بانیەوە کە متابعەم کەناڵانە ئەەکەم تاکو و هاتوومەتە بەدامەکەی جەنابێت بە یەک وشە باس لەوە ناکە کە پێشمەرگەکانی سەربەپاتی لەو ناوچانە کشاونەتەوە تەنانەت ینی بێحورمەتی ئەم کەناڵە گەشتوێتەوە ڕادەیە کە باسی شنگالەکە ئەڵێ بە ڕێکەوتنی پێشمەرگە سەیری ئەم زاراوەکە یەکەم جارە منە زارە پێشمەرگەی زیلیەکات لەگەڵ بەشێک لە حەشدی شعبی ئەو پلانی ڕێکەوتنی پاشەکشەکردنی پێشمەرگە لە شنگال ڕوویاوە ئەو باسی مەخبوور و ئەوە ناکە تا هاتنیش باز لەوە ئەکرا کە درۆیە هێزەکانی پێشمەرگە لە مەخموور و لە گوێر و لە کەندیناوە ئەو ناوچانە پاشەکشان نەکردووە ینی تەنانەت شکستی هێزەکانی پارتی بە جۆرێک بوو کە دەوائری دەوڵەت لە مەخموود کشاوەتەوە هێزی پێشمەرگە کشاوەتەوە هێشتا هەمەرێکی حەشدی شعبی فیشەشێکی حەشدی شعبی لە نزیک مەخموودیش نەتەقیوە لە مەسئول لە یەکێک لە کەناڵەکانی ڕاگەاندن لە لێدوانی بەرپرسی کۆمیتەی یەکێتی نیشتیمانی کوردستانی وەرگرت وتی ئێستا وەزعی پێشمەرگە چۆنە وتی نە پێشمەرگە ماوە نە دەوایری دەوڵەت ماوە وتی ئەی حەشدی شعبی هاتووتی هیچ تا ئێستا نە فیشەکەی تەقیەوە نەهاتووە ینی پاشەکشەی پارتی لەو ناوچانە نازانم لە فەرەنجی کوردیا چ وشەیەکی بۆ بەکاربێنی ئەوە نەتر سنۆکانە و شەرمنانەیە بەڵام لە مقابلیشان میدیای ئێوەش ینی میدیای حیزبەکانی تر ئەمە بانگەشەنی بۆ شەڕی ناوخۆ چونکە ئێمە هەموو شتێکمان لە دەست چووە کەس مزادەی کوردایەتی نەکە هەموو شتێک لە دەست چووە شەڕی ناوخۆی چی و ئەم بارودۆخی ئێستا بەسەر هەرێمی کوردستانە هاتۆ هێشتا سەرەتایەتی لەنەوە 6 و 7 خراپترە لە 31 ئەم مەترسیدا بڵێ ڕێگەوەیە باسیەوە نەکەین میدیای ئێوە میدیایکی شەرمن بۆ لە مامەڵەکردنی بۆچی نامێ بترسی لەوەی
هێزێکی سیاسی ڕفتاندۆمی کردو بۆ ویستی خۆی ئیعلامی بەکارهێناوە بۆ لە کەدادکردنی هەموو کورد بە ئێمەشەوە کە ئێمە میدیاکار بوو وتومان لە ڕفتاندۆم هەڵەیە هەمومانی کرد بە خاین حیزبەکانی کرد بە خاین پرسە نیشتیمانی ئاسایشی کۆمەڵاتی لە بەرچاوگرتنی دۆخی مەترسیدار ئەمانە بە شەرمنی وەسفەکەی تۆ یان بە بەرپرسیارەتی و هەڵگرتنی بەرپرسیارەتی ئەوەیە هەچ کەس ڕێگای بێ بە پێی بەڕێی خۆی پێڕاکێشێت تاوانبار ئەبێ سنووری تاوانەکەی خۆی بزارێ پارتی و ئەدەبیاتی ئەم حیزبە و ئیعلامەکەی حزبێکی تاوانبار ئیعلامێکی تاوانبار سەرۆکیشی تاوانبارت هەیە ئەبێ بە خەڵکی کوردستان بڵێ ئەمە جەریمەیە کە پێی دەڵێ مڕواکەمە هەموو دەستگاکانی ڕاگادن بە میدیای یەکێتی نیشتیمانی بە میدیای بزوتنەوەی گۆڕان کۆمەڵی ئیسلامی حزبی شیوعی ئەگەر نێن نڵێن ئەمە تاوان و خیانەتە کەواتە خۆیان تاوانبار و خائینێن ئەزیزم لە شەڕی ناوخۆداییشە لە گرفتە گەورەکان کاک شادومان پسپۆڕە لە میدیادا ببوورە لانی مشکلەی گەورەمان ئەوە بوو کە میدیاکان نان ئەوێرە بەڕوونی بڵێن ئەرێ کاکە چێ سیوێکی ئابی ئەنجامدا ئەرێ کاکە ئەم تاڵانی و بڕۆی و کوشتنی سەرکردەکانی پاکەکە ئۆپۆسیۆنی عێراقی و بێسەر و شوێنکردنی کاریرەکانی پاتیۆشێتی وەختە بۆ پاراستنی خاکی عێراق کەس نەهات باسی کا بۆیە ئێستا مێژوو بە جۆری شتر ئەینووسێتەوە ئێستا گەنجەکان تەلەفۆن بۆ ئێمە ئەکەن ئەڵێن ئەرێ ئەمە چێ ڕوویاوە ئێمە سیوێشی ئەممان نەبینیوە هەفتا و پێشمان نەبینیوە ڕووداوەکانی ئەتفاش بۆی ڕوونەکەیتەوە تێناگا بۆ پێشی ناتوانانی پێی بڵێ چی بخوێنەوە تا تێبگا ئێوە ئەبێ پێیان بڵێن هەموو میدیا پێی بڵێن ئەبێ بڵێن کاکە پیاوێکە بوو ناخبە ناشەرعی خۆی کردبوو بە سەرۆکی هەرێمی کوردستان فێڵی لێکردن خیانەتی لێکردین زوڵمی لێکردین هەموو دنیای پێیوت ئەم هەڵە گەورەیە مەکە کردی باشە بۆچی میدیاکەی ئێوە من لە شوێن میدیای حیزبەکان بم کاک شادومان یەک خیتابی جەنابی کاک مەسعود پەخشەکەم کە ڕۆژی پێش ڕفتاندۆم زۆر بە موسەیتەری ئەڵێت ئەگەر ڕفتاندۆم کرا و سەرکەوتوو بن خێر و بێرەکەی بۆ هەمووتان ئەگەر نەکرا خەڵکی کوردستان من شێتم بڵێنم کابرا شێت بۆ سواز سەری خۆی بۆ سەرم ببڕات ئەی باشە بۆچی نایکرد فعلا کاک مەسعود خۆی پێشبینی ئەوەی کردووە کە بارە نەفسیەکەی چۆن بووە ئەوە ئێمەی بۆ پەردە پۆشەکەی لە کوردەواری چیرۆکێک گەجێتەوە ئەڵێن قوربان بەڵامکەمێ پێش ئێستا باسە لە ڕۆڵی میدیا کرد باسە لەوە کرد کە میدیا نابەرپرسانە مامەڵی لەگەڵ ئەم دۆخەتا کردووە ئەوە نابەرپرسیارەتی میدیا بوو لە ڕووماڵکردنی کەرکووکە خەڵکی کەرکووکی ترسان و ماڵ و حاڵی خۆیان جێهێشت ئەرکی میدیاژ نییە بەرژەوەندی گشتیەکان بەرژەوەندی نیشتیمانیەکان بەرژەوەندی گشتی کۆمەڵانی خەڵکی کوردستان ئاسایشی کۆمەڵایەتی ئاشتی کۆمەڵایەتی هەرێمی کوردستان لە بەرچاو بگرێت زۆر باشە ئەرکی میدیانە ئەزیزم خات و فێنەکە ڕێک ئەوەی کە من ئێڵێم ئەوە پاراستنی ئاسایشی نیشتیمانیە مشکلەی کۆر بۆچی ئاسایشی نیشتیمانی نەبووە تا ئێستا لەبەر ئەوەی سەرکردەی نیشتیمانی نەبووە لەبەرەوەی ئەجندای نیشتیمانی بەڵام بەشێک لەو بەرپرسیارەتیش ئەکەوێتە ئەستۆی میدیا کەمێنەوە تۆ ڕخنت لەوە کە میدیاکان ڕووماڵی کیلۆمەتر بە کیلۆمەتری بەرەکانی جەنگیانە کردو لە بەرژەوەندی دوژمن بەکارهاتەوە مناقەشە بکەین یان پرسیارە لەکەم تۆ وەڵام بەرەوە ئاسایشی نیشتیمانی ئەوەیە وەکو میدیاکارێک من وەکو ڕۆژنامەنووسێکە لێرە قسە ئەکەم بە خەڵکی کوردستان بڵێم ئەمە ڕەشە ئەوە سپیە ئەمە لەسەر حەق بوو ئەمە ناحەقیە ئەمە زوڵم بوو ئەمە پێویست بوو بکرێ ئەمە ئەبووە نەکرێ ئەوەی کە دوێنێ ڕوویدا و ئەمڕۆ ڕوویدا ناحەقیە ئیعلام زوڵمی لێکرد ئاسایشی نیشتیمانی بەوە بەرقەرارە بێت کە فێڵ لە هاو نیشتیمانیەکانمان نەکەین کە خەڵک تووشی نائومێدی نەکەین کە باری دەرونیەکەی نەڕوو خێری بۆچی باشە کاک شادومان بینەرانی بەڕێز ئەو ڕووداوە گەورانەی کە ئەمڕۆ دوێنێ لە کوردستان ڕوویە ئیعلامە بووە ڕۆڵی لە چیە هەبووە تۆ سەیری کاردانەوەی جەماوەری خەڵکەکەی بزانە بۆ خەڵکی کوردستان بۆ هەڵەبجە یەک بۆ سلەیمانیەک بۆ هەولێریەک بۆ دوهۆک یەک لەسەر شەقامە قازیانە وروژە خۆپیشاندانێکت بینی ئیعلام ڕۆڵی هەبوو لەوەی کە بڵێ خەڵکی کوردستان وەرن پاڵپشتێکی معنەوی کەرکوچیەکان بکەن پاڵپشتێکی معنەوی خەڵکی دەستخورماتوو بکەن خەڵکی دەستخورماتوو تعدای لێکرێ وانە ئەمڕۆ بەدپرسێکی یەکێتی جێگیری مەڵبەندی یەکێتی نیشتیمانی ئەڵێ ئەوەی کە لە دەستخورماتوو ڕوەدا هاوشێوەیە ئەوەیە کە لە شنگال ڕوەدا لە ڕووی تعداکردن و ماڵسووداندن و تعداکردنەوە خەڵکی سلەیمانی و هەڵەبجە و هەولێر و دووهۆک و گەربیان و ڕاپەڕی خۆ بۆ نان کرد چونکە تێگەیشتوون ئەم دەم و چاوانەی کە خۆیان ناو نابوو ئەنجومەنی باڵای ڕفتاندۆم کە لەمە دو ئەبێ پێیان بڵێ ئەنجومەنی باڵای ئاژبەتاڵ ئەبێ ئەم زارەوە بخەیتە ناو فەرەنجی کوردیوارێ تێگەیشتە بوون ئەمانە بۆ گرفانی خۆیان ئیشانە کرد ئیعلامەکەی من و تۆ
ئەعلامی یەکێتی و گۆڕان و پاتی و یەکێتی نانتوانین کەمپینێک دروستکات ژنێک ئەسووتا جەنابەت وەکو خانمێکی پێشکەشکار ئێمە وەک ڕۆژنامە نووسێک دایان ڕێکخراویتر ئەچوینە سەر جاددا بەڵام پایتەختی ئابووریمان فرۆشتا شنگال دووجار ئەتیک کرا لە سەتا سنووری کوردستان سوی جوگرافیای کوردستانمان لەدا ئەزمموی حکومڕانیمان لەدەستدا ئاسمانمان فرۆشتا نەوتمان فرۆشتا سوورەکانمان دیموکراسیمان نما کەس نهاتە سەر جاددا ئەوە ڕۆڵی ئەعلامە ئەمە بڵێت من پێشەوەی بێمە بەرنامەکەی جەنابەت لە بەدەم پاڵەس کۆمەڵە گەنج کۆ ببوونەوە سێ هێندەی گەنجەکان هێزی تایبەتی لێبوو من نەمزانی پەیامی و گەنجانە ئاوێت چی بڵێن چونکە پەلەم بۆ بێمە ئێرە بەڵام دڵنیا بووم لەوەی کە دڵێگەکەن بەڵام ئەعلام نەبوو پشتیوانیان بکە ئێمە باسی خاتون باسی ئاسایشی نیشتیمانی ئێمە بە دێژایی مێشوو گرفتێکمان هەبووە کە نەمانزانیوە سووری ئاسایشی نیشتیمانی خۆمان چییە جاران بە ئێمانەوە وەکو میدیاکار ئەمە ئاسایشی نیشتیمانیە بپارێزن پێمانەوتن ئاسایشی نیشتیمانی چیە هێشتا پێناسە نەکراوە ئەگەر بڕوا بکە زۆر بەڕاشکاوی ئێڵێم ئەگە ئاسایشی نیشتیمانی ئەو بێ کە جەناوی بازرگانی ئیدعای بۆ کردووە وەڵڵاهی ئەو ئاسایشی نیشتیمانی نییە ئەگە ئاسایشی نیشتیمانی ئەوە بێ کە پارتی لە سیوێکی ئاب و ڕووداوەکانی کەرکووک و شنگال و ئەوە پیادەیەکە وەڵڵاوە ئاسایشی نیشتیمانی نییە پێویستە دژی بوەستیتەوە ئەبێ ئیشی تۆ وەکوی ئەعلام ئەوەیە بە خەڵک بڵێ فێڵی لێ نەکەی تەنها مشکلەمان لەگەڵی ئەعلامە ئەوەیە کە فێڵێکی بەدبڵاو هەیە دەستگاکانی ڕاگەاندن ئەیکەن ئێمە ئەبێ ئەوە بوەستێنی بۆیە نابێ بترسی ئەیڵێمەوە نابێ بترسی لە وتنی ڕاستی مشکلەی ئەعلامی کوردی ئەوە بووە کە لە وتنی ڕاستیەکان ترساوە تۆ وەکو دەستگاکی ڕاگەاندنی گەورە کە هەم پێگەیەکی جەماوەری و حزبیت هەیە و هەم بەشێکی لە ڕووداوەکان ئەبێ ڕاستیەکان بڵێ من جاری شت جەخ دەکەمە سەر خاڵێ کە کادیرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە تەلەڤیزۆنەکەی خۆیان ئەڵێن بەشێک لەسەرکردەکە تەنانە ئەندامیشی مەکتەبی سیاسیش لە پێش من لێرە قسەی کرد کە ئەڵێ بەشێک لەسەرکردەکانی ئێمەش تاوانبارن وەکو مەسعود بارزانی ئەمە خزمەتە بە ئاسایشی نیشتیمانی ئەمە ڕازگۆییە کە ئەبێ بوترێ و ئەبێ ڕازگۆبی لە وتنیە ئەو کەسانەی کە هانی کاک مەسعودیشاندا ئەو حیزبانی کە هانیشاندا خۆ ناکرێ بێ دەنجیان لێ بکرێت کاکەجیان ئەمڕۆ ئەندامێکی پەرلەمانی کوردستان ئەڵێ ئەمە گاڵتەکردن نەبێ بە خەڵکی کوردستان کاک شادووبار ئەندامێکی پارتی دموکراتی کوردستان سەرۆکی لیژنەی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان وتاریشی نووسیوە بە ئیستێزا و بە خەڵکی کوردستان ئەڵێ ئەمڕۆ ڕۆژی ئیعلانکردنی دەوڵەتی کوردیە تۆ هەموو شتێکت لە دەستیاوە کاکە گیان ئەمە خڵەفانە ئەمە یەکە جەنابی کاک مەسعود وتی دیارە ئێمە شێت بووین پێویستە لەسەرمان بدرێ یعنی من ناڵم لەسەردان نا بەڵام لانی کەمە بێ محکەمە بکرێ لانی تۆ محکەمەی ناکەی کاکە سەروەتەکەی دزیوی خاکەکەی فرۆشتی و محکەمەی ناکەی ڕێگاشم نادەی لە تەلەڤیزۆن لانی کەم مافی ئەومان نێوە کاو نیشتیمانیەک من وەک ڕۆژنامە نووسێکە خەڵک گوێ لە قسەکانمان بکرێت بەناوی ئەو خەڵکەوە بڵێ کاکە گیان ئێمە دەسەڵاتمان نیە محکەمەی ئەم پیاوە بکەیت دەسەڵاتمان نیە بیوەستێنی بەڵام دەسەڵاتی ئەوم هەیە کە پێی بڵم تۆ زوڵمت کرد خیانەتت کرد تعداد کرد خۆ ئێمە چێکمان نێ بچینە سەری ئێمە دوعاکەینەوە نەیە بماکوژێت چونکە بەداخەوە هێزە کوردیەکان بۆ سەرکوتکردنی نوخبەی خوێندەوار ئازان و چشیان بەهێزە بەڵام بۆ ڕوبەڕووبوونەوەی دوژمنان زۆر ترسنۆکە من زۆر جاوتومە تەنان وتارێکی شەبنووسیوە لەسەر ئەوەی کە دەستگا ئەمنیەکانی پارتی دموکراتی کوردستان بۆ دەرێ ڕاوین بۆ ژوورێ شێرە ینی بۆ خەڵکی کوردستان بۆ پەلامادانی خەڵکی کوردستان من پێم سێرە ئەو زۆر دەستخۆشی لەو ڕۆژنامە نووسانی هەولێر لەو چاودێرانەی هەولێرەکەم کە ئەزانە قسە ئاکات هەموو جار پێم وایە کە پارتی چۆن ئەمانە ناتە زیێرێت چۆن نانکاتە ژوورەوارێ چونکە ئەم هێزە بۆ ناوخۆی کوردستان هێزێکی زۆر مەترسیدارە ئەبێ ئەعلام ئەمە ڕوون بکاتەوە ئەی بۆچی ئەعلامەکەی ئەو ناترسێ ئیهانە بە پێشمەرگە شەهیدەکانەکە بۆچی لەوە ناترسێ کە ئیهانە بە خەڵکی کەرکووگەکە بۆچی لەوە ناترسێ کە ئیهانە بە هەموو ئەو کەسانە کە وتیان نەخێت بۆ ڕەفتاندەوە چەند جار لە دەستگاکانی ڕاگەاندن بە ئێمە مانانیان وتەوە خاین چەند جار لە دەستگاکانی پارتی دموکراتی کوردستان وێنەی ئێمە مانان پیشان دراوە ئەمانە سەیریان کە چی ئەکەن و خەریکی چین و بەشێک لە ئەجەندای دەرەچی ئێمە بەشێک بوو لە ئەجەندای ئێرانی و تورکی و سعودی و عێراقی یا جەنابی کاک مەسعود و ئەجەندا شکست خواردۆکەی ئەی نابێ بە خەڵکی کوردستان بڵێ کاکە تۆ سەرۆکێکت هەبوو توانای تەحلیل و تێفکرینی لە بەدچاوی خۆی تێنا ئەپەڕی نەیزانی دوو داتا بخوێنێتەوە دوو داتای نەتوانانی بخوێنێتەوە